بینەرە و بیسەر عزیزەکانم سڵاوتان لێ بۆ ئەم کاتتان باش. ئێوارەی ئەمڕۆم پێویست کردووە بە بابەتێکی پەروەردەیی کە زۆر پێویستە بە خێزان و هەم بە قوتابخانە. ئەمەوێ ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم کە مامۆستایەکی بە ئەزمونە لەلای من میوانە قسە و باسکەین لەسەر چۆنێتی مامەڵەی خێزان و قوتابخانە لەگەڵ منداڵ و قوتابی لە کاتی تاقیکردنەوەکاندا. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا میران نەجات کە بەڕێزیان چالاکن لە بواری پەروەردە کە هەمومان ئەزانی مامۆستا میران ئەزمونێکی زۆر باشی هەیە لە بواری پەروەردەیە. مامۆستا میران سڵاوت لێبێ بەخێر بێ سەر و سەرچاو. سڵاو لە جەنابشتان چاوتان کەش بێ. زۆر مەمنونم. زۆر سپاس بۆ کەناڵی بەڕێستان. مەمنون زۆر سپاس. زۆر بەخێر بێ. زۆر خۆشحاڵم کە لە نزیکە و بەڕێستانم ناسی و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر مەمنون. مامۆستا وەک ئەوەی کە باسی تەوەری پرۆگرامەکەمان کرد ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە بزانیت چۆنێتی مامەڵەی خێزان و قوتابخانە لەسەر ئەوەی کە مناڵ سترێسی نەمێنێ یاخود ترسی نەمێنێ لە کاتی تاقیکردنەوەکانە. بزانم دایک و باوک یاخود قوتابخانە یاخود هەردوو لایەنەکە کامیان پێویستە هەنگاوی جددی بنێن لەوەی کە پێویستە منداڵ لە پێش قوتابخانە لە پێش تاقیکردنەوەکانە سترێسی نەمێنێت ترسی نەمێنێت بۆ تاقیکردنەوەکان. وەک زانین کە با تەمەنیشت گەورە بێت و ئەگەر لە هەر تەمەنێکا بێت کە قوتابی بووی ترسێک و سترێسێک هەیە لە تاقیکردنەوە. بزانم کام لایەنەیان زۆر پێویستە ئاگاداری قوتابی یاخود مناڵ بن پێش تاقیکردنەوە یاخود لە کاتی تاقیکردنەوەی بۆی مناڵ ئەو ترسەی لەلا نەمێنێ. دەستان خۆش بێت. تەورەکەتان زۆر بە جوانی وروژاند. بێگومان پێش تاقیکردنەوە لە کاتی تاقیکردنەوە بەلای منەوە دوو تەوەری زۆر جیان تۆ ئەبێ کاتێک کەوتت پێش تاقیکردنەوە بێ مناڵەکە تەهیئە بکە، یعنی مهەیە بکەی بۆی کە خۆی ئامادەکە بە باشی بۆ تاقیکردنەوەکان. دایک قوتابخانەی دوامە دوای قوتابخانەی خۆی ئەبێ دایکەکە. دایکم بینیوە جەدوەلی مناڵەکەی هەڵواسیەوە لە مەتبەخ بەیانیان زوو هەڵێسێنێ خواردنی باشی بۆ داهێنێن داهێنین و قەیماغ و گۆز و جەوێکی هێوری بۆ تەرخانەکات و حتاکو ئیناراواتە ژووری مناڵەکە بێ حتمما دوو دام عوڵۆبی تێبەوە زۆربەی داکەن بۆکەم بەداخەوە نایزانن ئەبێ دوو نوع عوڵۆبی تێبێ ڕق و کۆم ستۆدیۆی جەنابتان زەرد و سپی بۆی چاوی نێشە چووکە خۆت ئاگاداری هەرچی لاپەڕە هەیە هەمووی سپیە بە خەتی ڕەش لەسەری نووسراوە. گوڵۆبەکەش سپی بێ زۆر عەکسایەتەوە لە چاوی والیاکە چاوی زوو بێشێ حتاکو شێوازی دانیشتنی مناڵەکە. ئێمە زۆر بە سەقەتی مناڵ دانیشێنین ئەچەمێتەوە یاندا ئەچەمێتەوە بەرەولای مێز و کورسەکەی وازانەیە دایکوباک وازانەیە کە مێز و کورسی بۆ دانەی تر تەواو دەرجەی بەرزێنە نەخێر شێوازی دانیشتنەکەی واکە کە یعنی ئەگەر بە حاڵ ملی داچەمێنێتەوە لەوانەیە دا 15 کیلۆ قورسایی بێتە سەر بربڕەکانی سەر پشت و ملی. ئێمە والیاکە زوو بێزار بێت لە سایکردن و زوو کتێفرامات ئەبێ بە شێوازێک دانیشێنێت کە هیچ نەبێ لە 190 بێ شێوازی دانیشتنی مناڵک یعنی لە 190 دیگری بێ ینی دەرەجە بێ بۆەوەی هەم ملی نێشێ هەم سەری نێشێ هەم خوێن بە هەموو لە شابێت و بڕوا کاتێک کەسەیەکە وابێ ئینارەی ژوورەکەی زۆر بەقبەت نەبێت چای مناڵەکە بێشێوە زۆر زعیف نەبێ نەتوانێت بیخوێنێتەوە بە شێوەیەکی ئەتیادی بێت. ئەمەوەکو ئامادەکاریەکە و حتاکو جۆری خواردن کەیبی خوا و چەندێک بخوا بڕەکەی چکە تۆ لەوانەیە مناڵێک بێنی 2-3 سەعادیان زیاتر سعی بکە لە ناو ژوورێکە کە هەڵە سێ قاچی سەر بووە بنپێیەکانی سەر بووە تااقەتی نییە عەسەبیە میزاجی نییە بۆیە سەرێکی داکەن باوکان ئیشی کەمتریە بێ پێ بکەن لە نانهێنانە زبڵڕشنە نازان سوزان هەر شتێکەکە ئەرچی ماڵەوە بێ کەم بێتەوە زۆر لە 190 زیاترە بێ ئەرچی ماڵەوە کەم بێتەوە دوایی نابێت دایک و باوکۆک و ڕۆژانی ئاعتیادی پێش تاقیکردنەوەکان مامەڵەی لەگەڵکە لە قسەکردن و لە گاڵتەکردن ئانە نەمێنێ حتاکو ئەگەر ئایپاد و تابلێت و موبایل و ئەمانە لێ دوورخاتەوە بە تاوەتیان بیکوژانێتەوە شەتداونی کە لە ئێوارانێکی درەنگ بڵێن بۆ نمونە سەعات 7 بینێرەتەوە بۆ خوێندن پێشەوەی بخەوێ و حتاکو کاتی خەوتنەکەشی ئاگای لێ بێ دایکی باوکی سەرمای نەبێ بۆی تووشی نەخۆشی نێت و ڕاکەن بۆ ئیجازە وەرگرتن لە مەکتەبەکەی کە ئیجازە ئەو شتانە گرنگن ئەمە دایکە بێ هەمووی تەرتیب کا بۆ باوک من وا ناڵم لە بەرەوەی کە لەسەر پیاوانەکەمەوە پیاوی ئێستا میمان دووە ئیشێک و دوو ئیش و سێ ئیشەکە بەس بۆی بژێوی ژانی ماڵەوە و مناڵەکانی پایەکە بەس دایک لە کاتی تاقیکردنەوەکانە زۆر بە شێوەیەکی عاتفی ئیشەکە یعنی نابێ هەناسە بدرێت لەو ماڵە نابێ میوان بێت نابێ ڕاستە ئەمانە دروستن بەڵام
لەسەر کەسەکە خۆشی کەوتۆ کە هەڵت نەخەڵەتێنە دایکی بەڕێزان باوکی بەڕێز بڵێەوە چمە ژوورە ئەخوێنم کلیلی لەسەر داخیتەوە بزانانی کە بە سەعات و 2 ساعت نێتە دەروێت بازانێ رخن زوو سەردانی بکە مراقبەی کە بە بیان و ئەوی کە ئاوم بۆ هێناوی شیرم بۆ هێناوی کە کاوم بۆ هێناونە هەر چ شتێک بەس مراقبەی کە دوورە دوور نەک مناڵەکە هەستیشی پێ بکە کە تۆ چاودێریەکی با متمانەکە هەبێ بەرگای لەسەر کارەوە هیچت ناوێ هیچ پێویست نییە بە دێک دوو جار قسەکردن هەبێت لەگەڵ لە بینی سەعاتێکا با مناڵەکە تۆزی سرحەت کە شەربەتێکی فرێشی پرتەقاڵ بخواتەوە قەیچەکە ئەتوانێت دوای سایکردنێکی زۆریش یەک ساعتێک بچێتە دەرەوە گەر لەگەڵ یەک دوو ڕەفیقا گەر بۆ ساتێکیش بێ تۆزێ دوو گۆڵی بکە ئەو بۆ نیم ساعتێکان 20 دقیقە بێتەوە بۆ ماڵەوە بە زوو دەم چاو شاردن بە ئاوی سارد زۆر پێویستە بۆی نەشاتێکی باشی هەبێ و خۆی دوورخاتەوە بە تەواوەتی مناڵەکە لە شیرینی خواردنی زۆر هەندێک دایک هەیە زۆر بە هەڵە بیرەکاتەوە لە گەر نەستە و چکلێت و پشتانی بەمێ بە بڕێکی زۆر تۆزێ هینە بێت ئەنەرژی باشترە بێ نایەت چالاقی نییە بۆ بە عکسەوە تۆ با خواردن کەم بخوا بۆی مێشکی سافێ ئێمە هەموو شتێک بە عکسەوە وەرەگرن بڕوا بکە تۆ کە خوێنی پڕ بوو لە شەکر پڕە بێ لە بزە خواخوای حرەکەیەتی نەک دانیشێ ئێکە دانیشت مەلە لێ گرێ سعی پێ ناکرێت شتێکیش لە هەمووی مهمتر تاکو ێستا مامۆستایەکم نەبینی نەسیحەتی تەلەبەکان کا پێش تاقیکردنەوە بڵێ بە دەنگی بەرز مەخوێن بە چاو بخوێنن چکە کاتت بۆ گەڕێتەوە فریاکەوی زوو تاوەبی شاویلکەت ناشێ و مشکی خۆش نانشێنی تو وە تەرکیزی شت بەخواتە تا ئێستا یەک مامۆستا نەبینیوە لەم کوردستانە بە تەلەبە بڵێ بەسە بە دەنگی بەرز سعیکردن هەڵەیە تەندروست نییە هەم هیلاک تاکە سیەکانی هیلاکەکە چکە بە خێرایی بڕێ ئۆکسیجینەیەنی تەژرۆی بێتە دەرەوە شاویلکە و دەم و لێوە هیلاکەکە زمانت هیلاکەکە سەری خۆش تێشێنی لە دەنگی خۆت بۆ ئەم شتانە بکەی هەر بە چاوی خوێنەرەوە چونکە تۆ بە چاو خوێنتەوە خێراترە و کۆی بەلێ بیخوێنیتەوە و هەم کاتت بۆ گەڕێتەوە خێراترە چێتە مێشتەوە چەسپێت هەندێک مناڵم بینی وتی مامۆستاگیان من سوودم وەرگرتووە لە تابلێتەکانی خۆم کاتێکە بە دەنگ یەواشێ خوێنم دوای کاتێککە پێشەی بخۆم داگرسنم گوێم لە دەنگی خۆم بێتەوە بزانم چیەڵم هەمووی بە باشێت چێتە مێشکمت وڵی خۆبش تەجروبەیەکی جوانە لەلایەن مناڵانەوە بە ئایپاتش بەکاربێنە بەڵام بۆ سعیکردن بۆ حەلکردنی شیکارە بیکاریەکان بۆ زمانەوان خۆشتێکی جوانە ئایپاد و تابلێت بەس نەک بە تاوەتی لێ منعەکەی دایک و باوک یعنی ئەڵێ من نادەمێت لە بدایەتی امتحانەوە تا کۆتای امتحانە ئەو شەڵێ ڕاهاتوەکو تۆ چۆن حەزەکەی سەری سۆشال میدیاکەی لە موبایلە زیرەکەکان و تازە ڕاتوە منمان مدمن بوونە لەسەر خەت و لەسەر بەڵە تەلەفۆن تۆ ناکرێت هەموو تاقیکردنەوەکان لی حەشار دەی قەیچەکە با ڕۆژی 1 ساعت ئایپادی دەدەست ئەگەر شتەکان بە بەرنامە بەهێستەکەم زۆر کاردانەوە و کاریگەری باشتری شێبێ لەسەر مناڵەکە هەم لە ئەنسەر ئەنجامەکانی تاقیکردنەوەکانیش اینجا یەک تکام هەیە لە دایکان و باوکان ئەگەر بەڕاستیەتەوە مناڵەکە و دەرەجەی بەرز بێنێ ئەوە نەمەڵێ دەگەڵێ ئەگەرەتەوێت نەفسێتی مرتاح بێت کە هاتەوە لە تاقیکردنەوەی عەرەبی یان بیرکاری یان زانست دایک بەجێ بەیەکە ئادێ وەرە بزانمەوە چۆن جواب بداتەوە چیەکە ئەو عینەگە کاتە چای بزانێت چۆن یان بڕوا بکە ئەوەنێ لێپرسینەوە لەگەڵەکەن بابە بڵێ ئەوەی کە هێنات هەبیریشی لە مەکرەوە تازە چۆن امتحانەداوە بەخرا باش مامنەوە تازە امتحانەداوە دای بە لەمەشی خۆ بیسڕەوە وەرە خەمی بەیانی بخۆ خەمی بەیانی بخۆ کە چۆن لە ئێستاوە دانشی هەمووی تاوەکەی بێ ئەوەی پرۆسکە بکەی کاتی ترت هەیە هەنێک کات بەداخەوە ئێستا ئێمەی دایک و باوک لەوانەیە لە چەندوانەیە کا بۆ نمونە خراپ بووبین سێرەکەی مناڵەکانیش مناڵی توێ حتمما هەر لە تۆ شتەکان فێرە بێ لەوانەیە لە هەمان وانەیە خراپ بە سێرەکەی ئەوەی کە خۆ نتوانیوە بیکەی بۆ مناڵەکە تۆ خۆ لەتوانیوە مەسەلەن دەبێنی لە 20 کەچی بە مناڵەکە تەڵێ بێ حەڤە بێنی لە ئەوێ لە 15 کەمتر نێنی بەبێ ئەوەی خۆشت هەوڵی لەگەڵا بیت اینجا شتێک هەیە با حەزەکەم بە ڕووکەشینە بە ئاشکرایی و بە باشیش باسیکەم دیاردەی گریانی کچان زۆرە ئەماوەیە چکە کەچ خۆتەزانی نازی زیاترە لە ترسی دایک و باوکی بە تایبەتی لە ترسی ئەو هەموو ستایشی کە لەمە پێشکراوە لە ناو پۆلەکەی هەست بکات دەرجەی نزمیانەوەی تەماڵەوە جانتا فڕێ و ئەگری خۆی ئەڵاتە سەر تر مەرحەبەیە کەس ناکە دایک و باوکی چی پێڵەن ها یەکسەر خۆی ئەمە ئینفعالەکە خۆی تووڕابێ با ئەوە نەنەڵێن لەگەڵ کچەکانە کوڕ تۆزە تابعەتی باشترە بە توپزیەتە خوارە و ئەتوانێ ئەگەر خراپش بێ بە بەخواونە تاسیری تێ ناکە وەکو کچ لەگەڵتان بەس وەکو کچ نییە بگریت یان خۆی بتۆرە کاریگەریەکەی جیاوازترە بەس یەک تکام هەیە دایکان باوکان
باکە ئەگەر ئەزانی خراپە با ئەوەنە نەڵێ لەگەڵ ئەگەر زانی خرام وڵامایەتەوە با ئەوەنە نەڵێ لەگەڵ تازە تەواو امتحانەکەی درراوە نەیشکێنیتەوە و قسەی پێ نەڵێیت زۆربەی داکەن بۆکان ئێستا ئەم ماوەیە دڵی مناڵەکانیان نەشکێنن ئەگەر بزانێ خراپ جا بیابێتەوە ئەمە 1 ساعت بەسە بڵێ تۆ پێتەڵم تاهیئی بکە یعنی بڵین موهەیە بکە بڵێ تۆ چۆن ئەتوانی تاهیئی بکەیت لە ئێستاوە وڕەیە ڕوخێنی بۆ بەیانی کە ئەم ئەمتحانی ئەمڕۆ چش خراپیە ئەو بابانی خراپینێت جا بۆیە تکامە لە داکەن باوکان بەوە نییە زۆر زوو هەڵیسیان لە خۆ زۆر زوو بخەوێ و نازان بە حتاکو و کەشخێتی و ژوورەکەی و ئەمانە نییە بەخوا بازە مناڵێک هەبووە یعنی کەم دەرامەت وەکو خۆتان بینیمتانە بەڵام یەکەمیشانە لە سەراسی عێراق و کوردستان ئەبێ کەسەکە مناڵەکە خۆی تیابێ لە ناخیاوە ئامۆژگاری دایک و باوک و مامۆستا هەرسێکی بەسەرێکەوە بە تایبەتی لەم کاتەیە کە ڕۆفیقی نابینێ زۆر کەمتر تەلەڤیزیۆنە بینێ زۆر کەمتر دەرەچێتە دەرەوە با دایک و باوک سترێس نەکاتە سەر مێشکی مناڵ بە گوتی و بە بەرزکردنەوەی دەنگی تەجیری و ڕادیۆیان هەندێک گەڕەکە بینم ماڵەکان گوێ نایەن بەوەی کە ماڵی بەرامبەر مناڵی هەیەیان سعی هەیەیان دراوسێ سەرەکەی تا درنگانێکی شعاری جۆمە لە دەنگی گۆرانی و با دراوسێش شعوریەوەی هەبێ هەستیەوەی هەبێ کە مناڵی دراوسەکەی امتحانەتی بابانی بە نەفسێتیش مرتاح بڕوە جەتکایەکشمێ لە برانی دەستگا ئەمنیەکان دیاردەی سەگی بەڕەڵا زۆر بۆ لە شەر زۆر یعنی مناڵی ئێستا با دەستگای ئەمنی ئاگای لێبێ با مرور بە تایبەتی ئاگای لە پەڕینەوەی مناڵ بێ لەم کاتەیە و هیچ نەبێداکان و باوکان نێڵن سەگ لە بەردەم دەرگای ماڵیان نەبخۆی بۆی بەیانی لە بەیانیەکی زوودا مناڵێک ڕاونەنەیە یاجاتی و مناڵەکە بچێت بۆ تاقیکردنەوە ئەبێ بە هەر بەڵەو بەڕێکردن ڕێکە ئەم دووسێ ڕۆژە بە چای خۆمەوەم بینی هەشت سەگم بینی بە دوای مناڵەکە ڕای کرد جا بۆیە با مشوری مناڵی پۆلیەک و دوو سەرەتایی بخۆین بۆوانەی کە هیچ بەرەنگاربوونەوەیەکیان نایە بەرامبەر واژەڵانە لە ناحەیە دەرونیەوە بێ مناڵ هەیەکی لە ناحەیە خواردنەوە هەندێک ڤیتامینات هەیە دایک و باوک زۆر هوشیارە لە پێدانی ڤیتامینات بۆی کە مناڵەکە تۆزێ مێشکی بکرێتەوە و باشترین ڤیتامین بۆ مناڵ ئێستا هیچ نەبێ ڕۆژانە وەرزشە بۆی ئۆکسیجینی زیاتر بچێتە ناو خوێن و لەشی بە تایبەتی لەم شارەکە پڕ بۆ لە دووکەڵی مۆدی داهلەکان و سارەکان هیچ نەبێ ئەگەر تۆزێک بیبەنە چۆڵەوانی ئەگەر بۆ نیو ساعتێکش بێ وەرزش کات و دوورکەوێتەوە لە جوب و جۆڵی سارەی ناوشار و ئەگەرشتوانن بۆ 1 ساعتیش بێ مناڵەکان بەرنە باخێکەوە بۆ خۆیان لێ بخەنە نەفسێتی زۆر مرتاحترە بێ و کۆی لە ناو ژوورێکا بێ چکە لە ژوور سایکردن وەکو سجنێک وایە باقی چێکە با لەم حوت امتحانە با 3-4 امتحانی لە ناو باخێکا بێ با باوکەکە خۆی دوورکەوێتەوە بەدەم جگەرە کێشانەوەیان بەدەم پیاسە و بەس بە ئەو مناڵی لەو باخە بۆ خۆی گوێ لە جریوەی چۆلەکە بێ لەو کاتایە بخوێنێ لە ژوورەکەی زۆر باشترە مامۆستا ئەگەر وانە بۆ نمونە گەر ئەوە نەبوونجا ئەوە بەردەست نەبوو بۆ نمونە ئەکرێ بۆ نمونە ئێمە مناڵەکانمان ڕۆژانە ئەگەر سعاتێک بێ نیو ساعت بێ بۆ نمونە هەر لەگەڵ ناڵانی کۆڵان کۆ ببنەوە ئەمە گرنگ نییە بەس لەوانەیە کاتەکانی مناڵی من لەگەڵ کاتی مناڵی توانە گوجێ ئەوانە زۆر زەحمەتە تاکوتەرا لەوانەیە یەکتری ببین ئێستا بەس ئەگەر کرا زۆرم پێخۆشە دایک ئەو هەستەی هەبێ بڵێ مناڵەکەم با بێزارش نەبێت لە سعیکردن یەک لە سەرێک هەم ڕۆژە با ڕۆژانە سعات هەیە ئایپاد بکە بە سعاتێکش لە دەرەوە بێت یعنی ئەو پەڕەکەی 2 سعات نەکوکو جاران بە 3-4 سعات لە دەرەوە بێ بە 3-4 سعات ئایپاد نەخێ 1 سعات ئایپاد و 1 سعات با لە دەرەوە بێ دوای ئەوە با دانیشێت 4 سعات سایەکی خۆشی بکە ئەو سەر مناڵەکە بە خۆشحاڵی شەوەیەکە بە قسەی دایک و باوکشێکە بەس بەعزە دایک و باوکێکی زۆر بە هەڵەیی بەکارێنێ دڵنییا بەدەوەی کاریڵم یەک نییە دایک و باوکمانێ هەر دەرچوونە دەرەوە قەدەغەیە حرامە تەواو لە بیدایەتی امتحانەوە تا کۆتا امتحانە مناڵە زین چی دێ کە امتحان تەواو بێ خۆشی لە خۆشیانە نازانین چی بکە ئاخر ڕۆژی امتحان دیقەتیکە بەلێ شەو مناڵ تاخیر بێ بچێتە ماڵەوە هەمووی لە کۆڵانەکانە بۆ تااقەتی ماڵەوەیان نەما تااقەتی سەیان نەما خواخوایان بۆ تۆزێ دوورکەونەوە لە ماڵەوە دیقەتی کەن دایکان باوکانی بەڕێز مەترسن لەسەر مناڵەکانتان خۆتان واتان کردووە بۆی کە جەوێکی باش نەخڵقە بۆ مناڵەکانتان ئەخیر ڕۆژی امتحان مناڵەکانتان لە ڕۆژانی ئاسایی درەنگتریانە ماڵەوە بڕواتان بێ هیوا هەیە موبایلە کوژێنێتەوە بەس بۆی 2-3 سعات لەگەڵ ڕەفیقەکانیان بچنە
دوکانی شیرینی و دۆندرمە و ئەمانەها دوورکەونەوە لە جەوی تاقیکردنەوە ماڵەوەش. باسی ئەومان کرد ئەمە هەموو ئەرکی خێزانە هەم لە پێش تاقیکردنەوە هەم لە کاتی تاقیکردنەوەشە. بزانم ئەرکی قوتابخانە چێ لێرە ئەرکی مامۆستایان بەڕێوەبەرێک بەڕێزەکان ئەمانە ئەوان ئەرکیان چییە کە بەداخەوە ئەم ساڵ زروفەکە وای لێ هات کە بەرکەوتنێکی زۆر نەبوو لە نێوان ئەم ئیمتیحانەی نیوەی ساڵەیە. بزانم ئەوان ڕێنماییان چی بێ بۆ قوتابی؟ من هەندێک قوتابخانم بینیوە تاکوتەرە پرۆڤاکەن بە مناڵ بۆی تاقیکردنەوە بێ پرۆڤەی بڵین شکلی باشە دانیشێنن دەڵێن وەراوە تاقیکردنەوەی وەرە ئاینی هینە ئەسیدەی پرسیارەکان و ئاینی ناوت لێرە دێتەوە لەسەرم ڕەحلەی ئادەی دانیشە ئادەی خۆ حازرکرد لای لاخرێک دوو پرسیاران بۆ دانەوە وەڵام بەرەوە بزانن ئەم بۆی لە ترسەکە دەرچێت لە ڕاوکیەکە دەرچێت بزانێت لەکوێ شوێنی امتحانەکەی بزانێت چەند سەعاتە تاقیکردنەوەکەی و ئەو مامۆستایش بێ بەزدەنگی زۆر بەرزدەی خوێنێتەوە یان بازە پۆلێک چاوەڕێی مامۆستای خۆیەکە بۆی بگە هەر ناگە ئەمە دۆنی ترسە خاترڵەوە ئێستا باشترین شتیان کردووە مامۆستاکان بە ئەمی قوتابخانە حکوومیەکان کاتێکی زۆر باش لە بەردەم مناڵە بۆ وەڵامدانەوە بەچی ئازانن جارێ نیوەی کاتەکە تاوە نەبووە نیوەی کاتە فەرمیەکە ئەمە لە مامۆستامە تاوە بوون لە 75 بۆ 80 زیاتری شەدا مامۆستامە تاوە بووین ئەبێت چاڕە بکە نیو سەعات لەناو پۆل نەیەنە دەرەوە هەت تاکو سەعات دەیبانی بڵێن بۆ منە دوای ئەوە ئازادەکە بڕاتە دەروەی پۆلەکە یاخودە بۆیە دیقەتم کردووە کاتەکە زۆر بەرفراونە بەرامبەر بە مناڵ بۆیە با مناڵ پەلەپەل نەکا و یەک شتش بۆ مامۆستانی بەڕێز مناڵ لە کاتی ترسا لە ناو پۆلەکانە ئاوە خوا کە ئاوی خوارد ئەیوێ بچێ بۆ توالێت ئێستا و حاڵەتانەمان هەیە دووسێ جا مناڵ لە ئێمەی پرسیوە مامۆستا من ئەمەوێ بچم بۆ توالێت تەواو تااقەتم نەما ئەبێ مامۆستاکە دەرگاکە بکاتەوە مامۆستایەکی تر بانگا ئەم بەرێ بۆ لای بەردەم دەرگای توالێتەکە ئینجا بێتەوە بۆیە تکەم لە مناڵان شەوەیە لە کاتی سترێسە ئاوێکی زۆر نەخۆنەوە بۆی داوای توالێت نەکەی هەر لە بنەڕەتە چونکە کە داوات کەرە بێ هیچ نەبێ بەلایانی کەمەوە دەدەقێ بۆسی تاکو مامۆسایەت و ئەڕوا بە ناوی و تاییتەوە بەڵێ بەس حاڵەتی توالێت هەمووی ترسە دیقەتم کردووە ئەو مناڵی کە زوو داویت مناڵە بۆ لایەک تاقیکردنەوە داوای دوو جا داوای توالێتی کردەوە ئەمە هەمووی هی ترسە ئەوەش زۆرە خوا لە قەلەقیە ئەوەنە ئاوە خواتەوە لە قەلەقیە بۆیە داوای ئەو توالێتاکەن باشە بزانم ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم ترسە ببێ بە ئاماج چونکە زۆر کات ئێمە لە پێشتر من خۆم ئەمەم بە کوڕەکەی خۆم وتوتم تۆکو من مەبە من بۆیە سعیم کردو بەس بۆی دەربچم تۆ سعی بکە بۆی فێر ببی ینی من هەر ئێستا بیر ئەەکەمەوە من سعیم کردو بەس بۆی دەربچم ینی سعیم نەکرد بۆی فێر بم بەداخەوە لەوانێ نەک من بم هەزارانی وەکو من وابێت بەڵام من بە کوڕەکەم تۆ سعی بکە بۆی فێر ببی ینی شتێک لە ئێستای فێر ببی تا 10 ساڵی تر ئیسیفادەی لێ بکەیتەوە چۆن ئێمە وا بکەین کە ئەم ترسا چونکە منیش بۆیە وابووم ترسێکم هەبووە حتمما منیش قوتابی بووم ترسێکم هەبوو بۆی دەربچم من ئەمە مناڵەکەمان وا فێر بکەم مناڵەکان وا فێر بکەین و چی بکەین کە ئەم ترسە ببێ بە ئامانجێک بووی ساڵی هەشتاکان و نەوتەکان هەر خۆی قوتابخانە سامێک هەیە بوو بۆ مناڵ مامۆستا عەسکەریانە بوو مدیر عەسکەریانە بوو واتەوە هەڵەی من نەبووە ئێستا ئەوە نەماوەتەوە ڕەواوەتەوە ئێستا ئەتوانم بڵێم 180 ترس و دڵەڕاوچەی خودی مؤسسەی قوتابخانە لای مناڵ کەم بۆتەوە بەعکسەوە مناڵە ساچێت لە دەرگای مدیرە چێتە لای مدیرەکە چکلێت یا تێ خۆشەویستیش بایە بووە ئەم سۆشیال میدیا وایە کە زیاتری تر چاولێکەری بە هەرچی بێ نەسە لە دابشکردن و کێکێنان بۆ مامۆستا ئەمە وای کرد دوو چینی تۆراو لە یەکتری کە قوتابی مامۆستای تۆزێ ئاش ببنەوە سەکتریشان خۆشیە بەڵەوە جێ و خۆشیە بەڵام بەسی نەکەمەوە هیوادارم قوتابخانەکان ڕاستی خۆیان بگرن بۆ ئێستا نام بۆ ساڵێکی ترلاوە نابتوان بە باشی بیکەن پرۆڤەکردن بۆ تاقیکردنەوە بەلای منەوە زۆر مهمترە لە یەک پۆشاکی و دیکۆر و نازانم نەباتی تەبیعی ژووری مدیر و لەوانە زۆر مهمترە چۆن مناڵ دانیشێنی لەسەر ڕەحلات چۆن تاقیکەیتەوە بڵێ ئەمە ئیمتیحانە بابا بزانێ ئەمە ئیمتیحانە بەس پرۆڤەیە با دانیشێنی لەسەر ڕەحلەی تاقیکردنەوەکە با وەڵامی پرسیاریش باتەوە با پێشی بڵێت چەندەتیانەوە بەس هەفتەیەکی تر ئەمانە هەمووی دووبارە بێتەوە بەسە بێتە تاقیکردنەوەی فەرمی ئەمە پرۆڤەیە زۆر مهمە بۆ مناڵەگەرەوە بکەی هیچ نەترسێ پرسیار تەرک نەدا ئەمە ئەبێت چی بکەین و مامۆستا ئەبێت سێری وەڵامدانەوەی مناڵەکە بکەین چ شتێکی پەڕانوە چ شتێکی تەرکە چ شتێک نەیزانیوە ئەبێ پێی بڵێنەوە ئەگەر ویستی بچێتە دەرەوەڵین وەرە دانیشە ئەمە دەبیت چوە دەریا بنووسە تەرک دەریا بنووسە نازان دەریا بنووسە
ئابێ ئاوا مامۆسا لەگەڵا بڕەوە بەس ئێمە ئاوا نەبووین نە مامۆسا بەو هەموو هیمەتەوە هات بۆمان بخوێنێتەوە شی بکاتەوە لەسەرمان بۆسێ کاتێکی محەدەدی کەم سێرەکەی ئەگریان مناڵەکە وەرەقەکەی تەسم ناکرد مامۆساکار لە دەستی وەرەگرت سە مناڵێک بمێنێتەوە لەناو پۆل و یەک دنیا مناڵی شڕۆشت بێتەوە هەموو مامۆساکان شڕۆش بێتەوە ئەو مامۆسایە لەسەر ئێمێنێتەوە تا بە ئیسراحەت وەڵامی خۆیەتەوە بۆیە لە ناحەی دەرونیەوە قوتابخانەش ئیشی خۆی کردووە بەڵام بەداخەوە لەوانەیە کارەبا بە پێی پێویست نەبێت گەرمکەرەوە بە پێی پێویست نەبێت و حتاکو من بینیم لە سعودیا کە وڵاتێکە بەست پترۆلەکەوەی کردووە کە بەرە پێشکەوتن بچێت ئەگەنا کورداوان زۆر پێشکەوتوترە لە ناحەی بیرکردنەوە قاپێ بەس شیرینیان داناوە بۆ مناڵ لەگەڵ چکتێتێک هەموو مامۆساکان وەرەقەیان دانەوە بە هیوای سەرکەوتن نەک بنووسین هەر وەکو کارتێک وەکو معادەیە گوڵ و مناڵێمەوە بکە بەس لە ناحەی دەروونەکەەوە مناڵ هێورکەرەوە بڕاکە پێویستیش ناکات بۆوانە بەس مهمەوەی مناڵەکە قاچی سەرمای نەبێ یان پشتی سەرمای نەبێ یان سەری نێشێت لە ناحەی تەندروستیشەوە تەواو بێ اینجا ئەتوانێت وڵامێکی ڕێک و پێک ڕەوان باتەوە سەردەمی ئەمە شتانش نەبە مامۆستا ڕقبووینەوە تاسی بە مەکتەب و لە مەکتەبیش لە مەکتەبیش نوێ ساڵ بەفری زۆرە باری کە شواوە ئێستا گۆڕاوە بەفرێکی زۆر باری زۆر سارد بوو زۆر ڕاستە هەموو شار بۆیە چوورە من لەمەوەی پێشوار ئەوە بۆ کوڕەکەمم باسە کرد وتم کاتی ئیمتحاناتی سەردەمی ئێمە تر لە سیانزە و ئەوانەوە دەستی پێ ئەکرد اینجا بەفر ئەباری زۆر سارد بوو یعنی بەناشکری بە پێش ڕۆشتی وەکو ئێسش گەرمکەرەوە نەبوو نەوت نەبوو زۆر شت نەبوو زۆر شتی ناخۆشمان بینی وادارم ئەو شتانە بۆ تەلەبەی ئێستا و بۆ ئەم جیلەی ئینشەڵا دووبارە نەبێتەوە پێم خۆشە باسێکی وزەی نەرێنی بکەین مامۆستا بەتایبەت لە دایک و باوک کە ئەگوازرێتەوە بۆ مناڵ بۆ نمونە مناڵەکە سعیەکە دەرەجەیەکی باش هێنێت ینی سێرەکەی ئاستی دایک و باوکەکە لە ئاستێکە مناڵەکەش بە هەمان شێوەیە تۆ ناتوانانی زۆر زەختکەی مەسەرەن لە مناڵەکە لە کاتێکە کە خۆت یارمەتینەی یاخود بەراوردکردن مناڵەکەی خۆت لەگەڵ مناڵێکی ترا بزانم چیت هەیە بۆ ئەم دووشتا کە باسی بزەی نەرینیت کرد بێنەر بە چای خۆت هەندێک ئینسان هەیە خۆی تایەتی بێ بەهستی پێ بکەیت بۆ نمونە من لەوانەیە کەسێک بم وزە لە تۆ بدزم هەر بەوەی کە نزیک بووم لە تۆ قسەت لەگەڵ کەم جۆ لە دای من بێ وزە لە تۆ بزم بێوی خۆش دەستکە هەر شەکەتە بیماندووە بێ ئەگەر دەدا خەشمە ببینی ڕۆژانە بەناڵ غیرەی زۆرە ئێستا بە تایبەتی مناڵێکی تر وەسفکەی لە بەردەمی جگە لەوەی وەسفیشکەی بیشیشکێنی من داکی وان بینیوە سەد جامە وەسفی مناڵی دراوسێ کردووە یان ئامۆزای مناڵەکەی یان پورزای مناڵەکەی بەرز کردوەوە ئەمیشی لە بەردەمیان شکانوە تۆ دامرکێنیتەوەی کوژیت وای لەکەی متمانەی بەخۆی کەم بێت کاچێتە پرۆسی تاقیکردنەوەکان هەر ئەو قسەی دایکی لە مشکە کە تۆ فاشیلی دەرجی برزانی سەری کچەکەی پورێ کە سەری پڕەکەی پورە کەس بزانە چ دەرەجەی شوێنە ئەم قسانە لە مێشیاتی ئەو قسانە هەر نەکەی باشترە و ئەگەر مەتحی مناڵەکەی کچی خوشکتەکەی یان براکەت با لە بەردەم چای مناڵەکەتانە بێت یان کایکی بڵێ مناڵەکەی من ئینشاءڵڵا لەوەی تۆ باشتر بێت تو قسەیەوە بکە بۆ بڕێ مناڵەکەت بەرز بێتەوە ئەمە بۆ شکاندن دەرەجەیەکین بەس بۆ بەرزکردنەوەی مناڵی خۆمان و بۆ ئەوەی کە باڵەفڕە بیگرێت تۆز هیچ مستحیل پێمان شەرمە پێمان عیبە بە زۆرمان پێخۆشە یعنی ئاسایی شاگەر بیشکێنین تازە ڕۆتینێکە لە ناخمانە چەسپیەوە بەس ئەبێ ئەو ڕێچکەیش بشکێنین 10 ساڵی تر بڕوا بکە دایک ئەبێت تەجروبە وەرگێت لە دایکێکی تر ئێستا کچ ئەبێت تەجروبە وەرگێت لە دایک بەوەی خۆی ئەو شتانی بەسەرانێتەوە ناخۆشنی شتەڵین بەلای مناڵی قوتابخانە سەرەتاییەکان بە تایبەتی لەم کاتەیە ئێستا غیریان زۆر زۆرە ببینن بدایک و باوکی ئێستا شوان دێت و نازانم تەمەنەکەی ئەوەیە کە تەمەنێکی مناڵیانەیە چی ئەگەر مناڵی مامۆستاکە یەک دەرەجەی زیاتر بێ ئەگەر بە حەقی خۆش بێتەوە لە بەرەوەی کە مناڵی مامۆستایە ئێوە واتان کردووە با بەوانە باشە دنیا مناڵی تریشیا مناڵی مامۆستاش نییە لە مناڵی مامۆستاکەش دەرجێ بەرزترێنێ بەس دایک و باوکی ئێستا زۆر حساسن زۆر هەستیارن پەنجیان بەری کە یەکسەر باسی مناڵی مامۆستاکانیان مناڵی بەڕۆبەر ڕاستە لە من منای شەرمە لەوانەیە مامۆستا هەبێیان بەڕێبەر هەبێ لە کاتی تاقیکردنەوەکان شالەوانەیە ئاسانکاریکەن بۆ هەندێک مناڵ کە ئیشتیازی عادات و تەقالیدی تاقیکردنەوە بکات بەس ئەو تۆ مەکە بە قیاس ئەو پەڕەکەی لەوانەیە لە سەد مدیر و مامۆستا یەک دوانێکی وای تیادێن تۆ مێکە بەعام تۆ تەلەبەکەی خۆ ئامادەکە دەرەجەی بەرز بێنێت پێویست ناکەن لە باسی مناڵی ئەم بکەینە باسی مناڵی ئەو بکەینە بیان و بێنی تۆ بۆی کام دەرەجەی بەرزترێنە لە بەرەی کچی مامۆستایان کوڕی مامۆستایان با مناڵەکەی خۆ بەدەستی خۆ ئەو توێ بچێنی لە ناو ناخەکە متمانەی بەخۆ بێ بۆی کە نەیشکێنیت بە تایبەتی لە تاقیکردنەوەکان و با ڕۆژانەی زیاتر بێت لە ڕۆژانەی ئاساییە و هەدیە بخەرە ناو مەفەزەکەی و هیچ نەبێت تۆ زەدڵی خۆشکە بانیان ماچێکی بۆڵە بەبایی دێ بکە بڵێ ئەوە ئەمڕۆ دەستی تۆم گوشی
ئەمڕۆ ئەبێ بیتەوە بە دڵخۆشی بۆ بەدەم دەرگا و ئەگەر ئاوا بەخۆشی لە دەرگاتدا ئەوانەیە ئەوێت تۆ دەرجی بەرزێنەوە ئەمە هاانە متمانەوە بە برەیەکی بەرزەوە بچێتە ناو تاقیکردنەوەکان بەس ئەمە جانی زۆر پاک و تەمیز نەبێ و جلەکەی لە ئوتو نەدرابێ و دایک و باوکی وهەیە بڕۆ کە زۆر یعنی مامەڵیان ناساغە لەگەڵ مناڵەکانە خواردنێکی باشی بۆ ئەمەدە نەکەن بەڵە بۆڵ بانیان زوو بەڕێکە خۆ مناڵەکە ئاگاتە مەکتەب ئەمەیە باسی وزەی نەرینیت کرد زۆرمان هەیە لە بابەتە بە تایبەتی دایک و باوک نابێ بانیان زوو مێشک ناپڕە دەسایی تۆ داینی باسی هیچ مەکڕی نا گۆرانیش بکەوێنی چیچ بە هەر چاکی بخوات و زوو بەس ئەو دەقەیکە ڕۆیشت ستایشی کە بڵێ تۆ پەڵاوانی منی شارەکەی ماڵەوەی کاتی دەماڵەوە مێ پڕ بەڵی خۆش هاوارکە بڵێ ئەم ڕۆژ باش بوو ئاوا هانی بی ئەمە وزەی نەرینی کەمەکات و خڕۆکە سپیەکانی خوێنی لەشی زیاکات و تۆزێ پێ بکەن بەدەم مناڵەکاتەوە تۆزە گاڵتەی لەگەڵکە شەرتێن بە ساری کەشخە بیگەێنیتە بەردەم مەکتەب و 50 دۆلاری بیتەوە و بڵێ ئەمە هەموو مەسرفەکەتە بۆ تاقیکردنەوەکان بەس 50 تر تێناگەن دەرەجێ بەرزم بۆ بنیمێکە بە ڕەشوە باسی ئەوەت کرد ئەوش ڕەشوە وزەیە وزەیەکی ئەرینە بەس ڕەشوەیە بڕاکە بۆ مناڵی ئێستا بەکارین بڵێ دیاری بۆ کڕم ئەی باسی دیاری کرد لە چ کاتێکە بزان پێم خۆشەوە ئەگەر بە کورتی تۆزە بۆم باسی سوپاس دەکەم کاتی پرۆگرامەکە هەر ئەوەنەیە هەرچەند حەزمە کرد زۆر پرسیاری زیاتر لێ بکەم و بابەتەکە زۆر دەوڵەمەندتر کرد بزانم لە چ کاتێکە وردە وردەی من بەرەو کۆتایی تاقیکردنەوەکانە ڕۆین لە چەند ڕۆژێکی ترە لەوانەیە نمرە وەرگرنەوە قوتابیان بزانم لە چ کاتێک ئەم پێویستە سزا دانین بۆ مناڵ لە چ کاتێکا پاداشت بە تایبەتی یاخود سزاکە لابێن و پاداشتەکە کەم بکەینەوە ینی چ کامیان زۆر پێویستە بەڵێ دڵنیاتەکەمەوە پۆدەکان یەکەمەکان و دۆمەکان و سێمەکان باخۆیان حازرکەم بۆ هەدیەی جوان لەلایەن دایکان باوکان بەسەوانی کە دەرناچن یان هەروە دەرەچن ئەوە سزایەکی هەیە لە لای دایک و باوک پارێ ڕۆژانەی کەمەکرێتەوە ڕووینیانە لە ماڵەوە ئێمالیەکەن تااقەتی قسەکردنیان نامێنە لەگەڵ ئیشکەنن لە بەردەم دەت چاوی خزم و کەس و کار و دراوسێ ئەوە چەندی هێنا زۆر مشکلە بۆیە تکار لەکەم ئێستا من بۆم نییە لە تۆ بپرسم بڵێم موچەکەی جەناب بچە لەم کەناڵی ڕێگانەوە شتێکی تابێتە بەخۆت بووە مە زۆر تەداخل دەکەین لە بواری ژیان یەکتریە بە ئەوەنە پرسیار نەکەی زۆر کەسەکەوێتە درۆ بڵێن مبالغەکردن بۆی مناڵەکەی نشکێتەوە دەرەجەیەک هێنێ فەما فوق التصەوری دایک و باوکەکە خۆشی خۆشێت ئەگەر هەفتایە نابێڵێنەوە بۆی کە نەبێتە بنێشتە خۆشەی دەرو دراوسی قزم و کەس و کار نمرەی مناڵەکەی با نمرەی مناڵ لە یەکتری نەپرسین و ئەوانەشی کە مناڵەکان یەکەم دەرەچێ وەکو بڕێنمایینا وەکو نەسیحەتێک نا وەکو بڵین وجدانن بۆی ئاسوودە مخۆشن ئەگەر یەکەمی هەنا مناڵەکەی هەمووی سەسە بوو دەناو سۆشەڵ میدیای بڵاوی ناکاتەوە لەبەر دوو هۆکار هەم لەوانەیە ئەو نەعمەتەی نەمێنێ و لەوانەشە دنیا دایک باوک خاتە گریان کە ببینە مناڵەکەی دەرناچووە بۆیە با ئەوانە تۆزێکەکەم بکەینەوە بە تۆزێ ئەتیادی بین هێتر با ئەو مناڵانەشی کە دەرەجی بەرزێنن لە ئێستاوە دڵنیام دنیا هەدیەی جوانیان بۆ کڕێ لەلایەن دایک و باوکیان بەس بە هەدیەکان معقول بن تۆ باسی پاداشت و سزا کرد با پاداشتەکە لە ئاستی ئەو سەرکەوت نەبێکە بەدەستێنە لە ئاستی تەمەنەکەشا بێ بڕوا بکە هەندێک شتی زۆر ناماقوڵ کراوە لە ناحەی مادیەواڵن سەرەکی مناڵەکەی ڕاستە دەرەجەی تاوی هێنەوە یەکەمی هێنەوە بەسەر هەموو پۆدەکەی بەشتی زۆر سەیران بۆ کردو زۆری عنی ئەو مناڵە خۆش شۆک لە یاوە حەز ناکەم نەست ناوی سەپرازەکە بڵم بۆی داکێکان باوکێک نەخاتە مشکی خۆی بڵێ بەمش چاودەکەری کە پشتێکی وا بکەم بە شتێک بۆ لەسەروی تەسەوری مناڵەکە خۆی بۆ خۆی شۆک لە یاوە کە هیچ قارەمانەتێکی ئەوەی نەکردووە بەس ئەمە تەسویرەکەن لە دووسێلاوە بە چەپڵە و بەهات و هاوار و ئیتر ئەوەی خوا پێی خۆش بێ بۆ یەکەن بەس بۆی کە دەرچوویەکەم ڕاستە بەس نەبڵایکەنەوە لە سۆشیال میدیا نا وەکو مناسبەیەکی گەورە گەوری لێ بکەن بە ئەتیادی وەرەگرن بۆی ئەمە ئیتر مناڵەکە بیری ئەوەی لا نەمێنێکە ئەمە و کوڕەشوەیەکی دابێ بە هەموو ساڵامە دووبارەکەمە شتی گەورەتر و مەزنتر بۆ لە چاوەڕوانی ئەویانە بێ سوود بە دنیای ئەم دایکواوکە ئەو ساڵی کە زۆر دەرەجی باشتری هێنا لەوانێ ئەمان پارەیان پێێنە بەلوانێ ئەمان شتێکیان بەسەرا بێ مەسەرەن ئەوەشی کە هەیەە لە دەستیان بچێ ینی چونکە تر وای لێ مناڵەکە هەر چاوەڕوانی ئەوەیە کە مەسەن بە پاداش مەسەن دەرەجە بێنێ پاداشتی معنەوی هەتاکو بڵێ بیکە بەخیل مەبە زۆر سەخی بە بەس پاداشتی مادی بە تۆزێک کەمتر بێ لیڤڵەکە یان ئاستەکە لە چاو ئەهموو پاداشتە معنەویەکە معنەوەکە بەلای مناڵەوە زۆر دڵی پێ خۆش یعنی خەیچێکە سەرەکەی دوای چەند سەعات سعیکردن یەکجاتیەوەی دایک و باوکە ناسم بە عەلاگە
قەیسی و باسووق و کشمیش و بایم و ئەنواع ئەشکال شتە خەنە ژێر دەستی کاتی سعیکردن با لەگەڵ یابی خۆ ئەدەیەوە تاوابێ اینجا دوایەوەیەک دنیا بەس شیرینی بۆ من دوایەوە کە کاو شیر و با بە تۆ کوشتە لە خواردن وای لێ مەکە با برسی بێ لە کاتی سعیکردنەکە پێم باشترەوە نیشت بخوا بڕۆک بە تایبەتیش دووری خەنەوە لە شیرینی حتا کوشەوان شاگاداری بن کاتێک ئاڵێ چم ئەخوێنم با لە کاتی خوێنەکە خەوی لە نەکەوێت زۆر مناڵمانێ ئەم چەند شەوە ئاوایان لێهاتووە کاتی سعیکە خەوی لێکوێ بڵێ زۆر ڕاستە نەخۆی داپۆشێ بە باشی نەیچ ئەمان ئاوا ئامادەیانکی دەستە خۆشم مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم سوپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت دەستەکانە خۆشوێ دووبارە بەخێر بێماندوو نەبی دەستیەوە خۆش بێ زۆر سوپاس بۆ میوانەکە مامۆستا میران نەجات کە بەڕێزیان چالاکن لە بواری پەروەردە ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر چۆنەتی مامەڵەی خێزان و قوتابخانە لەگەڵ منداڵ و قوتابی لە کاتی تاقیکردنەوەکاندا هیوادارم سوودی بۆ هەمووتان هەبێ و قوتابیانیش بە نمرە و دەرەجەی باش ئیشەڵا بگەڕێنەوە بۆ ماڵەکان تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.